هەر سەبارەت بە بابەتی لوبناان و دانیشتنی 12مین دانیشتنی پەرلەمانی وڵاتە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار بەڵام شکستی هێنا گفتوگۆ لەگەڵ بەڕێز علی ئەحمەد چاودێری سیاسی دەکەن کە بەڕێزان لە بەیروتی لوبناانەوە لەگەڵمان دەبێت بەڕێز علی سلااوت لێبێت ئەمە لە ماوەی ئەم هەشمانگەی کە میشل عۆن دەستی لە کار کێشاوەتەوە ئەمە 12مین جارە پەرلەمان دابنیشێت ناتوانێت سەر و کۆماری ئەو وڵاتە دەست نیشان بکات دیاری بکات بۆ هەڵبەتە سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرە بە ڕێزەکانتان گومانی تێدانە کە لوبنانی شوەک عێراق وەکو لیبیا و ژمارەیەکی دیکەی وڵاتی دیکە کە بەدەست فرەهێزی وەدەناڵێنێت لە یەکخستنی بڕیاری سیاسی شکستی هێناوە بۆ بڕیاری سیاسی ئەو هەڵبژاردنەی کە لە پەرلەمانی لوبنان کرا نەیتوانی زۆرینەی پەرلەمانیەکی ڕەها بەدەست بهێنێت بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەر و کۆمار بۆ ئەم وڵاتە هەروەها هەڵبژاردننی سەر و کۆمار وەک چۆن دەبینین کە ئێستا لە لوبنان هەیە تەنانەت پێویستە ئەمە بە تەوافقی لایەنە سیاسیەکاندا هەبێت ئەوەی ئەم ڕۆژ ڕوویدا هەمان ئەوەیە ئەو ڕووداوانە بوون کە لە 11 مانگی هەڵبژاردننی ڕابردوودا ڕوویدا هەروەها هەوڵێک بۆ هەڵبژاردننی سەر و کۆمارێک بۆ وڵاتی لوبنان پەرلەمانی وڵاتەکەمان نەیتوانی بەسەر ناکۆکیەکاندا زاڵ بێت و بتوانێت دیدگایەکی یەکگرتو بهێنێتە ئاراوە بۆ بەدەستهێنانی زۆرینەی دەنگ بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار لوبنان پێویستی بە زۆرینەی دەنگ هەیە واتە نیوە زایدەن یەک لە دەورەی دووەمدا و لە دەورەی یەکەمیش پێویستی بە دوو لە سەرسەی دەنگەکان هەیە بەڵام لە مەشدا نەیانتوانی سەرکەوتوو بن و نەیانتوان ئەمە وای کرد کە 12مین هەوڵیش شکست بهێنێت باشە بەڕێز علی چێ هۆکاری ئەم هەموو شکستەیە 12 هەوڵ زۆرە بەڕاستی چێ هۆکارە چێ لە پشتی ئەمەوەیە کە پەرلەمانی ئەو وڵاتە دوای 12 دانیشتن نەتوانێت بڕیاری خۆی بدات کاری خۆی بدات هەر کاندیدێکیش دێت هەر هەڵ نابژێردرێت هەر دەرناچێت چێ لە پشتی ئەم کارەوەیە هۆکاری شکستەکە هۆکاری سەرەکی شکستەکە نەبوونی پەیوەندی سیاسی لوبنانیە لە ناوخۆ بەر لە چەند مانگێک هۆکارێکی دیکە هەبوو کە ڕنگدانەوەی ناکۆکیەکانی نێودەوڵاتی لەسەر دۆخی ناوخۆی لوبنان ڕەنگی دایەوە بەڵام ئێستا کاریگەریە دەرەکیەکان بەو شێوەیە بە توندی نەماونەتەوە باڵکو ئەوەی ئێستا هەیە ئەوە ناکۆکی ناوخۆی لوبنانە بۆ ئەم جارە کاندید فەرەنجیە نەیتوانی هیچ کامێکیان نەتوانی دەنگی ڕەها بەدەست بهێنێت لە خولی دووەمیشدا هەر نەیانتوانی ئەمەش بە هیچ شێوەیەک لە لوبنان ناکرێت کە لە خولی دووەمدا هەردووکیان بدۆڕێت تەنیا پێویستی بە تەوافقی سیاسیە لە نێوان هەموو لایەنەکان بۆ ئەوە یەکێک بتوانێت لە خولی دووەمدا دەنگی پێویست بەدەست بهێنێت باشە بەڕێز علی گوتت کە ئێستا دەستی دەرەچی کەمترە وەگە و کێشەکە زیاتر لە ناوخۆیە ئەم وڵاتە هاوپەیمانەکانی نانەوێت ئەم ڕەوشە بە ئاسانی تێپەڕێت ینی هاوپەیمانەکانی دەستێک ناخەنە نێو کاروبارەکانەوە بۆی لانی کەم ینی ئەم جارە لە دانیشتنی ئەم جارەدا سەرۆکی وڵاتە هەڵبژێردرێت بەڵێ ئەوی فەرەنجی کە پەنجاویەک دەنگی هێنا زۆرینەی پشتیوانەکانی ئیسلامین و لەلایەن حزب الله و حزب ئیسلامیەکان دیکەوە پشتیوانی دەکرێت
و هەندێکی دیکەشیان کاندیدەکەی دیکەشیان لەلایەن پێکاتەکانی دیکەوە پشتیوانی دەکرێن لە کاتێکیشدا زۆربەی لایەنە کریستیانەکان پشتیوانی لە جیهاد دەکەن و هیچ کامێکیان لەگەڵ هەندێک لە کوتلە سەربەخۆکان نەیانتوانی لەمەشدا سەرکەوتوو بن هەروەک کوتلە پەرلەمانیەکان کە پاڵپشتی لە جیهاد زەعدوور دەکەن ئەوان دەڵێن وەکو کارتێکی فشار ئەو کاندیدەیان پێشنیاز کردووە لەو باوەڕیان وایە کە بۆ شکست پێهێنان لە کاندیدی بەرامبەرەکەی پێشنیاز کراوە. بەڵێ بەڕێز علی ئەحمەد چاودێری سیاسی لە بەیروتی لوبنانەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس کاگالی.